فاختلف الأحزاب من بينهم فويل للذين كفروا لە سەرەتاتا سەری ڕێز و ناوازش بۆ تەواوی شەیدانێک ئەو شەیدانی کە لە پێناوی ئازادی ئینسانێت و مرۆڤایەتیە گیانی خۆیان بەخت کرد و بە تایبەتی شەیدانی کورد لە پێناوی دژ بە جینۆسایدی گەلی کورد شەید بوون و بە تایبەتریش و شەیدانی کەرکووک لە هەر بەشێکی ئەم وڵاتایە شەید من سەری ڕێز و ناوازیشدا دەنوێنن دیارە ئێمە وەکو تەفگەری ئازادی وەکو کەلتورێکی ئەمە کە ساڵانە پێش ڕۆژێک بەری جەژنی ئێمە سەردانی گڵکۆی شەیدانەکەین لێرەدا ئێمە لە بەردەم ماڵباتی شەید و لەسەر گۆڕی شەید جارێکی تر سۆز دەدەینەوە و پەیمان دەدەین کە لەسەر ڕێچکە و ڕێبازی ئەوان بەردەوام بن بۆ ئێمە پێمان وایە شەیدێکی کە لە پێناوی ئازادیە بوون ئەو شەیدانە بۆ هەمیشە لە دڵی ئێمەدا بە زیندوی دەمێنەوە و ئەرکی ئێمەش وەکو ئەندامانی تەفگەر وەکو هاوسەرۆکانی تەفگەر وەکو ئەندامانێک لە دوای ئەو شەیدانەرکی ئێمەوەی کە درێژەدان بە ڕێگاکەی ئەوان بن بە ڕێبازەکەی ئەوان بن و تا گەیشتن بە هەدەف و ئامانجەکەیان ئێمە بەردەوام بین لەسەر ڕێ و ڕێبازیەوە.